سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ماوەیەکە لە نێو هەرێمی کوردستان هەڵمەتی دەست بە سەرداگرتنی ماتۆرسکیل دەستی پێکردووە. بە هەزاران ماتۆر بە شێوەی قاچاق هاتۆتە نێو هەرێمی کوردستان لە بازاڕەکان بە ئاشکرا لە بەرچاوی بەرپرسان کڕین و فرۆشتنی پێدەکرێت. بەڵام لە کاتێکدا ئەگەر کرێکارێک هاوڵاتیەک بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی ماتۆرسکیل بەکاربێنێت، ئەوە لە بازگەکانی پۆلیسی هاتوچۆ لە نێو شار و شارستکەکانی کوردستان دەستی بەسەردا دەگیرێت. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بەکارهێنانی ماتۆرسکیل زۆر جار هاوڵاتیان بێزار دەکاو و شەقامەکان تووشی جەنجاڵی دەکات. دەمانەوێت بزانین ئەو بڕیارە چەندە لە قازانجی بەرژەوەندی گشتیە و بۆ دەبێ ڕێگە بە هاتنی ماتۆری بە قاچاق بدرێ و ڕێگریش لە خەڵکێک بکرێت کە بژێوی ژیان و ڕزقی لەسەر لێخوڕینی ماتۆرسکیلە. ماتۆرسکیل هەبییان نەبی؟ نەبی باشتر نەبی دەبەر وێنە زایلۆ تووشی کابرا کە فەقیرە ڕاستە وەنیا کەمە ماتۆرسکیلەی شۆر پێ بکە یان برێ هاتچی خۆی پێ بکە نایکە لەمە پێ دەدەنێ خەڵکی ئازیاد دەدا بەڵێ خەڵکی زایکوە ئێستا ماتۆرە گچکانت مشکلیان نییە خەرگەچ فەقی پاری تەکسی پێ نادرێ ڕۆژێ 10,000 بە ماتۆرەکە چووی لە خۆی پێدەکا پێویست ناکە پاری بداتە پاسیە پاری بدات تەکسیکە بە شێوەشی جوان باشۆ ڕاستە بەس هەیە ناوانەی بە خراپەداژۆ هەیە زۆر هەموو خراپەکەنەوە ئێستا خەڵکێکی زۆر بۆ کاسبی بەکارێن بەڵام خەڵکێکی زۆرش خەڵک ئێساس دەکات لە ناو سیارەکان چوزانم ئەتو خۆمت پێ کۆنتترۆل ناگرێت سیارەشەیە دەهەندی ماتۆری ئاز دەکات لە زادەی خۆشەنەی لە ماتۆر ماتۆر ڕقەمیلۆ چی کاکە خۆ سپێ دەکەی ماتۆر بخۆی چییە؟ ماتۆر بخۆی چیە چ؟ ئەخ بخۆی چێ ماتۆرە بخۆی لەژێ چاوەڕەکەی ڕقەمیلۆ لە کەسێکت بدا و بڕوە قەینا کاکە مەلە فێستیە بیشتیە بێ ئەوە احتیاجی بەس ڕقەمیلۆ چییە؟ چەند ساڵە ماتۆر لێ دەکەی؟ وەڵام من لە 2008 تقریبا 13 ساڵە. 13 ساڵە ئیشی پێ دەکەی؟ ئیشم لەسە ماتۆڕێ بەس ڕسکەش پێ دەکەی؟ ئەلێرە حەمباڵی پێ دەکەین حەمباڵی خۆ ناڵن لێم دەگرن وەڵای دەیگرن بەرێ وەڵا مشتی وایە ئێ کاکە لەبەوێ ڕوودا و زۆر مخالف بووە ئەو مخالف ئێستاوە بووە ئێستا ئەوە پێشتر تابلویان دەدا ئێستا تابلو نادەن ئیسۆ سیارش ئەگا ڕۆ سایت بڕە ڕقەمی نووسن ئێستا تابلو نادەن ئێستا تابلو لە 2013 ڕاگیراوە یعنی بچێ دایرەی مرور برێ کاکە من ئەوە خۆم چوومەوێ وتیان کاکە لە 2012 ماتۆڕم دەرکرد وتیان کاکە ئەو شەریکەی ماتۆر دێنێ ئەوەی زەریبەی زۆی لەسەرنەی دا و ئێمەش ئەوەکەمان لێ ئێستا بە قاچاق بۆ کاکە لەگە شەریکەکەی محاسبە بکە خەتامان چییە؟ وەڵا ئینجا ئەوە قوربەسەرێکە بوو ئێمەیە من ڕۆ جارێکی ماتۆڕێکم لێ گیرا بە 250,000 کڕی بووم قستیەکەم دابوو 125 قست دوم مابوو ماتۆڕەکەمیان لێگرت چوومە دایرە ئەوەم قەرداریش بووی و ماتۆڕەکەش قەرداریش بوو ئێستا دیسان قلێتکەم کڕیوەتەوە لە ترسی وەڵا ئەخە ئیشەکەم لەسە ماتۆڕێ ینی بەرپرسان یەک داواکاریان لەکەم یەکەم تابلو بکەنەوە پێشتر تابلو دەدەیت بۆ وڵا پێشتر تابلو بۆ یەک پستم 210,000 احتیادیە بە 500,000 بە احتیادی بڵێ بوو لەبە ئەوەی مناڵ ناتوانێ بیکڕێ ئیلا ئەوانەیەکەوە کەسابەتی پێکەن ماتۆڕی وەک ئێستا بە 100,000 بە 150,000 ماتۆڕە کڕی بەس ئەگە بە ڕقم بێ باشە تۆ پێم بڵێت بە ملیۆنێکیش نایکڕێ تەواو گران دەبێت تۆ پێم بڵێ ئێستا بێزگە لە کوردی خۆمان خەڵکی کوردستان سووری لێ خوڕێ بەگلادیشی لێ خوڕێ احتیادی قەیچێکە بەشێکی زۆر لە مەطعم و سەمونخانەکان ماتۆر بەکاردێن ئێستا شەڵمەتی دەرجکردی ماتۆر دەستی پێکردووە ماتۆریش بەکاردێنە نێوە باشە چۆن دەڕوانەوە بڕیارە؟ وەڵی بڕیارەکە نادروستە ئێستا لە مەیدانی احتیادیە ماتۆر لەوێ ناگیری عینەن بێ ڕقەمە بێ مەوڵەتە بێ هەموو شتەکە
ئەمە بەکاردێنین بەس بۆ ئیشکاری خۆمان بۆچی ینی شکاری خۆ ئیش مەتعامی ئاسەمونی دەکەین تۆ سەمونی وەردەکشین سەمونی پێ دەبێت بە چەند کڕێ ماتۆڕەکە بە 400 دلار ئێستا ترست هەیە بیگرن بە ترسەی باشە زۆر کەس لە بازار بەکاری دێنێ بۆ ئاچۆ بەڵێ ئەرێ وەڵا زۆری لۆی شکاریە ئەو هەمووی مەتعامانە و ماتۆڕانی ڕاجێ ئەتو بۆ خۆ چارەت هەیە بۆ خۆڵای کا کامەران دەبی ئەوانە فەرق و جودایەزی بکەن لە نعبێنە و کەسانی کە کاسبی پێ دەکا و کەسانی کە لە مەحەلان پیاسە و شتی خراپی پێ دەکا بەڵێ دەبی فەرق و جودایەزە بکرێت ئەوی ماتۆڕی بەکاردێنی مندارە فەقیرە هەمویان هەموو مندارە بەس فەقیرە ئێستا بۆ نمونە پۆلیسی ئاچۆی هەولێر دەڵێت 14 کەسمان دەگیر کردیە لە ڕێی کەس نەزان لای فلۆریاستی شەوان بە ڕۆژ ماتۆڕێکی زۆر خراپی ئەمە لەگەڵوانە نینە لەگەوانە نینە ئەوە حەق خۆیانە بیانگرێن سەرپێچیەوە ڕۆژانە ماتۆڕێکی زۆر لێرە دەوەستی برا بەرز هەژ ماتۆڕە تادە ماتۆڕ ڕادەوەستەمیان لە فەیدە فرۆشنەفەی دلڤەری دەبن لۆ خەرچی خەڵک چێن دەرێنەوەوانە زۆربیان سوورینەندە چ عاربن عەرەبن هیچ بە ماتۆڕ دەکەن بە ماتۆڕ ئیش دەکەن لە بۆ پیاسە و خەرگی سعاتکردنیان نیاوانێ ئێرکوانە باش ئەوە چێ زنجیریان لێ درایەرە ئەوە لەکو بدزرێ بدزرێ ئێستا چۆ دەکەن نه بەس شەوان زیاتراتوێت دەگەنە پێش مەغریبان مەسەلەن پاش عەزانە تا دوو شەو ئاویش دەکەن دوادوێنە فنقی دەنەوە تا دوو نیوڕانێ دوو سێ نیوڕان بە ڕۆژ دەنون بە شەویش دەگەنە تا سەعات سێ ئەتو گوتت ماتۆڕم گیرایە بە چەند کڕی بوو تقریبا 4 وەرەقە 4 وەرەقە ئێستا ماتۆڕ دەکڕیەوە یان واستینە والله لەوانەیە احتیمالیە ئینشاءالله ڕێکەوەی حەزم نییە بەڕاستی چکە لە ئیش و کار وشتی کاسەبات پێویستە ینی هەربی بەڕاستی باشە چ جۆرێک دەکڕیەوە هەر وەکو پێشتر بێ ڕقەمیان نەخێر ناوەڵڵا ئەگەر لەوانەیە ئەوزاری شاڵە بکڕمەوە حەزم نییە بە ڕقەم و بە ئینجازا هەموو شتێکی خۆی بێ مشکیلە بێ ئێستا تو 400 دڕۆی ئارێ وەڵڵا چی لێات ماتۆڕ وەڵای دووسێ زۆر معاولم کرد گرتیان بەرنەبوو بەرنامەکان ئەو قراری ئێستا وایە کە بگرن زۆر زەحمەتە بدانەوەی باشە تۆ لەگەڵ ئەوەی ئەو ماتۆڕانە دەستی بەسەردا بگیرێ وەڵای بزانە بڕیارەکە بۆ دەرچووە دەڵێن ئەوانە ناسنامە ینی ئەوەی سەرەتایان نییە ڕقەمی نییە هەر شتێک بکەن کەس ناتوانانی محاسەبەیان بکە تۆ پێت باشە بگیرێن وەڵای طبعا ئەرێ وەڵڵا باشترا ئەوەی حسب قانون و شتەوی بە ڕقەم و ئیجازە و شتی خۆی باشترا ئێستا حکومەتیش وەڵاوەڵدایە دەری نابینیەوانە هەموو بەڵام تۆ لەگەڵەوەنی بە قاساکیش دەبی ڕێگری لێ بکرێ وەڵای دەبی بەرێ وەڵڵا دەبی ئەوەش ڕێگری وابزانمە لەلایەک ئەوانش بەخۆیان دەبی بزانن کو نازان کە دێتە شۆرێ ئەدی کۆ بڕۆنیە زۆر لە مەیدانێ ئێستا بچی بکڕە احتیاجی لەوانە هەیە ئارێ وەڵڵا بەزان من ئەو جار لام نایە بەڕاستەکە بکڕمەوە بێ مشکیلە بەڵام مشکی هەیە لەوانەیە بڕەکەم ماتۆڕە چی بچووکت هەیە هاتشۆی پێ دەکەیت بەڵێ ڕۆژانە هاتشۆی پێ دەکەم بۆ خۆم هەر تەنها لە بۆ ئیشێ کڕیمە هیچ دەنیشینە ئێستام بۆ کاس بکڕیمە هەر بۆ پێدێم و دەسمە هیچ شێشەکەم نییە ینی ئەو نەبرێ خەڵکی سعاتکەم نێز بەڵام هەموو لەو وەزعی ئێستادا برێن تەڕوویشک بێکەوە دەست ئێستا ئەو ماتۆڕە بچووکەی توش مەمنوعە هەمووی مەمنوعە هەمووی باش ئەگەر مەمنوعە لەو ناچن لە مەیدانێ باڵێن لەوێن دەر ڕێگری لەوە بکەن با نەفرۆشە وایە مەمنوعە بانێتە باشە چەند کەس ماتۆڕ بەکاردێنێ زۆر خەڵک زۆر بە تاکیدەوەی دەیکڕی زۆر بێ لەبەرەوەی کە توانێ مادینێ منش حەز دەکەم توانێ مادیم هەبی بتوانم سیارێک شتە بکەم ئەوی بکەم من ئێستا بەرپرسان لە وەزارەتی ناوخۆ گیان لە تۆیە چ پێشنیازێک دەکەی پێشنیارەوەیە پێویستت باتوشۆتەوە نیە بەڵێ بە تاکید ئەگەر پێویستم لەبێم خۆ باش دەزانم خەتەرە ئەنی لەو ئەوەی ڕێگە پێیان دەڵێم يعني ڕێگا چارە ببینەوە هەموو کەسێک نەگیرێ پارە دەدەی ڕقم بکەی وەڵای دەدەم ئەرێ وەڵای دەدەی وەڵای ئەوە چەند پستنە نازم وڵای یەکە شتی وایە یەک پستنە چەند پارە دەتوانی ینی باشە بۆ ئێوە کێشەم نییە لە ڕووی پارە و شتانەوە بەس ڕێگریمان لێ ناکەن ماندوو نەبی سەلامەت سپاس مەمنون سەلامەت هەڵمەتی دەژیکردی ماتۆڕ هەیە ڕاتسێتەوە وەکو شۆفێرێکی ماتۆر وەڵی ماتۆر لە بۆ بەعزە شتی بەکاردێتن خەڵکێ ئیشی بێ خەڵکەیە بێ سارێ بێ پارێ بێ وەزایە دینارم لە بەرچیدانەوە هاتی مۆزای باقی یەکوانە بە ماتۆر هاتیمە بازە کەسێ یانی عاشق لە بۆ خۆریاتێ لە بۆ شتی قۆڕ بەکاردێنی یان هەیە پێشی برندەکە تەڕوو هیچیان بەگەدا ئەنی بەڕاستی تۆ لە پۆلیسی هاتشۆ دەترسی
طبعا لێ دەترسێن بەس ئەوە ئەمەگە کە هەویەکەمان پێ پیشان دەکابرە دەتوانانی یعنی شتێک مالۆ دووەرەخە ئێستا ئەومانتۆڕەت لێ بچێ دەتوانی بکڕیەوە بەخوای ناوەڵە بەخوای ناوەڵە ناتوانم پاسکلێکش بکڕم ماتۆڕەکان سەرپێچی زۆر دەکەن سەرپێچی ئەرێ وەڵایی بێغیان سەرپێچ زۆر دەکەم بەعزەکیان بەخوای بەعزەکیان لە بۆ ئیش و کاریان بەعزەکیان لە بۆ داوامە یعنی معانات خەڵک ئێستا کەس نازانێت چۆنە باشە ماتۆڕی وەکو تۆ لە بازار دەفرۆشرێ بەڵام لە دەست خەڵکێکی وەکو تۆ دەگرێ پێدوانیە لە سەرچاوەکە بگیرێ باشترە مانتۆ تاوان لە سەرچاوەکە بگیرێ باشترە ئێستا کە بۆ نمونە من گوناحم نییە ئێستا دەچم پارەی پێ دەم حکومەت لودێ لەوم دەگری باچی لە سەرچاوەکەی بگری باشترە ماتۆڕ گیراوە بەخۆم کرێکایی دەکەم بخۆم کرێکایی دەکەم بەخۆم چێ پێ دەکەم لە بەهاندێ ئارێوەڵە ئارێوەڵە لەچێ دەستی بەسەر لە عنکاوی دەستی بەسەدا چەند لە مێژە ماتۆڕ داژۆی وەڵای ئەوە تەقریبان نزیکەی 5-6 ساڵە 5-6 ساڵ بە چەند کڕیلو وەڵا بەخۆم بە 4 وەرەقەم کردو باشە بە 4 وەرەقی ئێستا دەستی بەسەردا گیرا ئەدی ڕقم من نەکرد وەڵای سوانم ڕقم ناکرێتن ئێستا ئەوانە ڕقم ناکرین مەنەفێسی نەبوو مەنەفێسی نەبوو لە بەهاندێ بە 4 وەرەقی ماتۆڕ لێرە گیرایە ئێستا دەی دەتەوێ بەردەی چ دەرێنەوە وەڵای وا هاتیمەوە چەند داهات چۆ دەکەی لێرە وەڵای ئەوە 3-4 ڕۆژ هاتوو دەکەم باشە ئەو ماتۆڕەی تۆ گیرایە ئێستا پۆلیس گرتیتی لە بازار هەیە بکڕیەوە بەخوای هەیە بەس پێم ناکرێتەوە ڕاست پارەت نییە ئارێوەڵە پارەش یعنی ماتۆڕەکە لە دوکانداران زۆرە ئارێوەڵە بەڵام لە دەستی تۆیان ئارێوەڵە لە دەستم ناکرێت لە ماوەی ڕابردوودا یعنی لە سێستەی ئەو مانگە تاوەکو ئێستا زیاتر لە 800 ماتۆڕ دەستی بەسەردا گیراوە ئەوەی کە هاوشەوەی ئەم برادەرە کە گلەییان هەیە لە حکوومەت ڕاستە دەڵێن بە قاچاق هاتووە لێرە پارچە بە قاچاق دێت دواتر لە دوکاندارەکان دەفرۆشرێ پرسیاری ئەوانە ئەوەیە بۆ لە دەست فەقیر دەگیرێ ئەو مانتۆڕە بۆ ناچن لەگەڵ خاوەن بازرگانە گەورەکان ئەوانەی بە ئاشکرا لە سلێمانی لە هەولێر لە دۆک ماتۆر سکیل دەفرۆشن چۆن دەبێ ماتۆر لە مەعرەسە بێ لە پێشەنگا هەبێ بە ناقانونی بێتە کوردستان و بفرۆشێ دەستی بەسەردا نەگیرێ بەڵام کاسبکارێک کە کرێکاری دەکات ماتۆڕی 4 وەرەقە زەری ئێستا لە ئیش بوویان ئارێوەڵە لە ئیش بووم ئارێوەڵە لە ئیش بووم ئارێوەڵە ئەگە ماتۆڕ نەبین ما ڕقەمت داوا کردووە لە دایرەی مرور قوربان تەسویر کە بە ئاگدارکەم بۆ 100,000 وەرە لەگەر دێم دەچین داوا دەکەیت بزان ڕقم دەدەن بەخۆم ڕقم هەبوو ماتۆڕم هەبوو ڕقم کردیە ماتۆڕەکەم لێون بووە ینی بلیان دزیمە ئێستا کە دەچمەوە داوا ڕقەمەکە دەکەم داوا نەخێر شتوانیە دانەوەسی دەرە بڕۆ ماتۆڕەکەم لۆ بینە هەولێر بوو ئێستا ماتۆڕت دزراوە بە بەڵگەوە سەنەوی لێ دەینم سەنەویت ماوە زایدن داوا دەکەم کە ڕقەمەکەم دەنەوە درەن نییە بڕۆ ماتۆڕەکەمان لێ دەخۆڕی 18 ساڵ ماتۆڕ لێ 18 ساڵ بۆ کەساباتیە بۆ کەساباتی وا دیارە سندوقی پێوە بۆ کەساباتی باشە ئێستا تۆ لەگەڵەوەنی ماتۆڕ دەستی لەسەردا بگیر ئەمن لەگەوەدا ئەمە بە هەموو شێوەیەک ماتۆڕ تەسەسول بکرێ و ڕقم بکرێ و بە هەموو شێوەیە کو لە تەکسی ڕقم دەکرێ بەو شێوەیە با ڕقم بکرێ و دەزات تووشمە فرەزە بوویمە بەجە کاتێکدا پەنجەماوە دەکرێت گوتم ئی کەسابەتە دیارە ئی کەسابەتە ئینزاسی عمومی هەیە هاوکاری کرای قوربان ئینزاسی عمومی هەیە ئینزاسی ماتۆڕم هەیە ئینزاسی خصوصیم هەیە هەموو ئەو ئینزازانەم هەیە لە کاتێکدا ئینزاسەکان نیشان دەمدرم وا ڕسمانی بە ئینزازەکە لۆ کەسابەتمە دەرێ مادەم لە کەسابەتە بەڕێک هاوکاری کرای طبعا هاوکاری کرایمە ئینسان بە پێداژی تۆ ئێستا ئامادەی پارە بدەیتە حکوومەت بەڵام ڕقەمت پێ بدە 100,000 وەرەقەیەک دەدەم نیوە قیمەتی ماتۆڕەکەی دەم بەس ڕقم بکرێت چەند ڕۆژێکە هەڵمەتی دەگیرکردنی ماتۆرسکیل لە نێو شار و شارۆچکەکانی کوردستان دەستی پێکردووە هاتوومەتە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر بزانم ئەو هەڵمەتە تاکەی بەردەوام دەبێت ڕێنمایەکانی ئەوان بۆ پێدانی مۆڵەت بە لێخوڕینی ماتۆرسکیل و پێدانی تابلۆ بە چ شێوەیەکە فازڵ حاجی وتەبێژی پۆلیسی هەولێر باسی لەوە کرد ئەوان ئێستا لە کۆبنەوەدان تاوتوێی دوابڕیاری خۆیان دەکەن سەبارەت بە لێخوڕینی ماتۆرسکیل لە چەند ڕۆژی داهاتوودا ڕێنمایی تازە دەربارەی ئەم کێشەیەوە دەردەکەن.
ماتۆر بێزارم بۆ بێزار ئەتوش بێزار والله بۆ بۆ خۆی زرام لە ماتۆڕی چوە لەبەر چ هەر ئەوە لە سیارە دەڕۆی وژەی لێرەتەنیش دەڕۆ هەر لەبەر ئەوەی ئەرێ بەخوا هەزرا وڵاتەکان هەمیش عاج کردیە لەناو لەناو منطقەکان ناوکۆڵەکان هەمیش عاج بووین عالە بەس زۆری نەوانیان بەشە چیان هەمویان وەرینە بەشە چیاوەرە باشە چ بکرێ باشە یا ڕێ بخرێتەوە ئەوانەی ئەو هەیە دەستگیر بکرێن بە غەرامەی یعنی ملیۆن دینار بزانە زارشکە دوبارەکەنەوە ئێستا هەڵمەتەک هەبووە ماتۆریان دەگیر کردیە زیاتر لە 600 ماتۆر بەس لە هەولێر دەگیر کراوە بەڵام لە سلێمانیش دەگیر کراوە لە دۆکیش دەگیر کراوە ئەوان دەڵێن ئێمە فەقیرین ماتۆڕێک بکڕین بۆ کەسابەتیمانە ئەوەی لەو کەسابەتی قەیدی ناکە ئەوەی لەو کەسابەتی دیارە وەنیە بەس ئەوەی کە دەبین دەجادەی یعنی عالەمی سعازەکە ئەوە دەکاتن وەنیە ئەوە قەیناوە دەستگیر بکرێن فێگەشتنی تۆ چێ لەسەرەوە با والله ئەوانە مۆتۆرەکان زۆر ئیسعاجن ئیسعاجەکەی چیە دوونێکە دیتم لە 100 بە یەک لەقی یەک تایرێ داژوو دوێنێ ئەرێ بەخۆی بەچوی خودیتم لە 100 پێش معرەزان بە یەک تایرێ سەکار بوو چۆن نازانم بە قورعان بەس دەربازی بوو 5-6 جار بریندی دەکەتن بە یەک نەبوو بیگری ڕقەمی پێوەنی هیچ ڕقەمی پێوەنی ڕقەمی پێوەنی نینە ئەوانە مۆتۆر ئێستا هەل ئەوە 4-5 ساڵە ڕقەمی نییە دووسێ قەلق نییە ڕقەمی پێوی نییە باشە تۆ ئێستا برایەکت هەبێ کەسێکت هەبێ بڵێ دەمەوێت ماتۆر بکڕم ماتۆڕی بۆ دەکڕی حبەت ڕازی نابێت لەبەرچی لەبەرچی هەر تیشی حەدیسە دەبێت هەر ئەمە میشی مشکلە دەبێت ئەو تیش مشکلە دەبێتن ئەوە زار ماتۆرەکە لە ناو بازاری بوون بڕ بکرێتن ناو سەنتەری شار قەدەغە بکرێ ئێستاکە کابرا ماتۆر لێ دەستێنێتەوە دەسی یەکسەی قلشکە دەگرێتەوە دووبارە وەرەقە نوێش خۆی لەوێن دێ ڕادەست پێ بکرێت لە جێ جملەتیەکان قەدەقە بگرێتن ئەویت کە چەندی لێ وەرەگری و کابرا ناتانی بکردەوە بەس ئەو ها لەمووی باشتر یعنی تو یەکەم جار جێ ڕیسەکەی بگری ئەوجا وەڵای من حەزەکەم ماتۆر گران بێ لەبەر هیچ کەسێکی نەکردرێ 10,000مانیان کردووە لە شەقام لە جادا یعنی سەریعکردن و پێش بەرزکردنەوە مە خەڵکەکە وای لێ دێ هەم شۆفێران بێزارەکان هەم زەرەریە بۆ خۆشیان کاکەون ساغ نابنەوە بەڵام هەندێکیان دەڵێن کاکەوانە کاسبن ڕێزم بۆ باشەکانەیە هەندێکی هەیە بە باشی بەکارێنێ بەڕۆڕێ ئیشی خۆی هاچووی پێکار ڕێزم بوانێ بەڵام هەندێکی هەیە بەڕاستی یعنی هەم باشەکانیشیان خراپ کردووە یعنی تۆ لەگەڵ ئەوەی نرخەکەی بەرز بێت من لەگەڵ ئەوم نرخەکەی بەرز بێتەوە بۆ هیچ کەسێ پێی نەکردرێ باشە ئەو کاتێک کە تۆ شۆفێری دەکەی ماتۆڕێک لە لای تۆ دەردەپەڕیان ڕقەمیان هەیە چەند جار ڕقەمی نییە نەخێر من چەند جار لە کاتی شۆفێریدا ماتۆر داوێت تەنیژمە هەر ئەسڵەن نەشم بینی و یا ئەگەر لێشم بدا من تاوانبارە بووم سەبارەت بە ماتۆر ینی تێگەیشتنت چییە پێشتر بووتە دەم بێزار بوومە بۆ بێزار یان بە تەنیشت دادێتن بە قەستی پێ لێ دەنێ زۆربەی کەسە بیانیەکانش لێرە ماتۆرسکرد لێ دەخڕن ئەوانەی سوورینە بەڵام لێرەشدا هەندێک کەس تەڕۆی شک پێکەوەستا هەندێکیان لە بۆ کاسبی بەکاری دێنن زۆرینە کاسبیان زۆرینە بۆ بێزارکردنە بەس هەمووشی بە قاچاق دێ ماتۆر ماتۆر لە ئێرانەوە بەسترایی نایەتن بە کارتۆن دە لێرە دەیبەستن ئەگەر ڕقەمیش بکرێتنە وەختەکە ناتوانانی ڕقم بکرێ باشترە ئەوەندەی وەکو بڵێ باوەیی ماتۆر لێ دەخۆڕی بەبێ تەندروستی بەنسبەتەوە ئەغرەبی کوردی خۆمان نینە سووریا ئەوانەیە زیاتر نماش لەسەر جادە دەکەن و دەنگی ماتۆر زۆر دێ و خەڵک بێزار دەکەن سووریە حامەتەن ئەوایەت و لە جادەی دەڕێکە ئەگەر لە ئاگاداری هیچنی ماتۆڕێک بەتەنیشت دادێ و هات پێ لێدنی مێشکن لەگەدەتا یان کابرا ساقە شوفێری دەکات لە جادەی ماتۆڕ لە ناکاوە چی لەبەرچی ئەو حالەتە دەکەن پێ دوایە لەبەر چییە وەڵڵاهی و ئەغرەبی حەلەساز بۆی کاسبی بەکاربێنی بە زیاتر بۆ کاسبی نییە باش ئەو ماتۆر سکیلانە ئەگەر سزا بدرێن بۆ نونە سەرپێچێکی هاتچۆ دەکەن دێتە پێش ئۆتۆمبیل دەڕوا دێ پۆلیسی هاتچۆ سزای بدا دەتوانی دووبارەی کات نانەخێر کامەرە ئێستا من زۆر شتەشکەم دیت یعنی برادرێکی خۆم ماتۆڕێک لە پشتەوە لیدا لە سیارەکەیدا کەچی برادەکەی منیان بە مخالفدانە چۆن یعنی دەبی لە ماتۆڕی بدەی بە ماتۆر لی بدەی لێت بدا هەر ئەتو مخالف ڕقەمی هەبوو ماتۆڕ نیتی ڕقەمی نیە زۆری ماتۆر ئێرانیانەنە یعنی تەمشا دەکەی زۆری ئەوی ماتۆری داژۆ یا بەگلاندیشیە یا خەرشی سووریە یعنی یاساکان لە خزمەتی شۆفێری ماتۆر سکیلە بەڵێ بەتاکید یعنی برادری خۆم دیتم لە پشتەوە ماتۆر لیدا کەچی ئەویان بە مخالفدانە
بەپێی ڕێنماییەکانی پۆلیسی هاتوچۆ پێویستە ماتۆرسکیل مەنەفێسی هەرێمی کوردستانی هەبێت واتە مەنەفێسی عێراقی و مەنەفێسی ساختە بە هیچ شێوەیەک قبول ناکرێت بۆ پێدانی تابلۆ بۆ هەر یەک پستۆن ماتۆرسکیل پێویستە هاوڵاتی 210,000 دیناری عێراقی وەک ڕسومات بدە. بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان دەستخۆشی لە پۆلیسی هاتوچۆ دەکەن بۆ دەستگیرکردنی ئەو ماتۆرسکیلانەی کە ڕۆژانە سەرپێچی دەکەن خەڵکێکی زۆر بێزار دەکەن. لە بەرامبەردا بەشێک لە شۆفێرانی ماتۆرسکیل دەڵێن ینی دەستگیرکردنی ئەو ماتۆرسکیلانە تا ڕادەیەکی زۆر ینی نادادپەروەریە چونکە ئەوان دەڵێن ئێمە بۆ بژێوی ژیانمان ئەو ماتۆرسکیلانە بەکاردێنن دەستگیرکردنی ئەو ماتۆرسکیلانە وا دەکات بەشێکی زۆرمان بێکار بمینینەوە. پۆلیسی هاتوچۆ بەرپرسان وەزارەتی ناوخۆ دەڵێن لە ڕابردوودا جەنجاڵیەک هەبوو لە بەکارهێنانی ماتۆرسکیل بەڵام ئێستا لە کۆبنەوە داین بڕیارێکی تازە دەردەکەین بۆ لە مەودوان ناکرێت ماتۆرسکیل بە قاچاق داخلی کوردستان بێ و لێرە کڕین و فرۆشتن و خەڵک بێزار بکرێ دەڵێن پێویستە لە داهاتوو تابلۆ بدرێت و هاوشێوەی ئۆتۆمبیل پۆلیسی هاتوچۆ مامەڵە لەگەڵ شۆفێرانی ماتۆرسکیل بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.